پەیمانگای پەرەپێدانی ئەمنی و کارگەڕی و تەکنەلۆژیای زانیاری لە دیوانی وەزارەتی ناوخۆ کرایەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 1 ملیارد دیناری بۆ دروستکردنی ئەم پەیمانگایە تەرخان کردووە و بە دوو قۆناغ جێبەجێ دەکرێت. قۆناغی یەکەم ئیمڕۆ کۆتایی پێهات و قۆناغی دووەم لە ماوەی 40 ڕۆژتر کۆتایی پێدێت کە تایبەتە بە سنتەری پەرەپێدانی هاتوچۆ بۆ ئەو سیستەمی ئیجازە و سەنوێ نوێیانەی کە هاوشەوەی بەغدا دروست دەکرێت کە لێرە ڕاهێنان بە کارمەندانی پۆلیسی هاتوچۆ دەکرێت. ئامانجی سەرەکی هێنانەکایی ئەم پەیمانگەیانکردنەوەی ئەم پەیمانگای ڕاهێنانی و پەرەپێدانی توانەکانی فەرمانبەرانی وەزارەتی ناوخۆ و هێزەکانی ئاسایشی ناوخۆ. وەزارەتی ناوخۆ چەندین خولی کردوێتەوە بۆ پەرەپێدانی کارمەندەکانی، بەڵام وەکو شوێنێکی تایبەت نەبووە بۆ ئەنجامدانی ئەم ڕاهێنانانە کە زۆر جار لە چەند هۆڵێکی تر و لە ئوتێلەکان ڕێک دەخرا. ئێستا لە چوارچێوەی ئەم پەیمانگایە کە 5 هۆڵی ڕاهێنانمان هەیە بە باشترین ئاست بڵین ئامادە کراوە، دەتوانین لە هەمان کاتدا 5 خۆل لە هەمان کاتدا ڕێک بخەین. ئێمە تەرکیزی وەزارەتی ناوخۆ ئێستا تایبەتی لەسەر تەکنۆلۆژیای زانیاریە، هۆڵێکی تایبەت بۆ تەکنۆلۆژیای زانیاری ئامادە کراوە. ئێمە ئامانجمانەوەی لە وەزارەتی ناوخۆ لە تا 4 ساڵی داهاتوو هیچ فەرمانبەرێک نەبێت لە وەزارەتی ناوخۆ کە کاری بەکارهێنانی تەکنۆلۆژیای زانیاری کۆمپیوتەر نەزانێت. بۆ یەکە زۆر گرنگە لەبەرەوە ئێمە ئێستا بەرەو بڵین حکوومەتی ئەلکترۆنی دەچین کە پێویستە کارمەندەکانمان هەمووی لەم بوارە کار بکەن.